یعنی زۆر جار دەوترێت فڵانە کەس کوڕی چاکە کافرە ئیمانی بەخوا نییە بەس چییە لەوانەیە دەستپاک بێ لەوانەیە دەمپاک بێت ئەم دوو سیفەتە جوانە وەڵای کاکە خۆ زیناش ناکە و مەشروبیش ناخواتەوە و پیاویش ناکوژێت کەواتە بۆ چاک نییە دەڵێن بەڵێ تاوانی زینای نییە تاوانی مەشروب خواردنەوەی تاوانی قەتلیشی نییە بەڵام تاوانێکی هەیە کە بریتیە لە چی کوفر کە بین لە تەرازوی دانین کەم تاوانە گەورەترە تاوانی کوفرەکە گەورەترە بۆ دەڵێن تاوانی کوفر بەرامبەر خالقی ئەرز و ئاسمان کراوە بەڵام تاوانی قەتل بەرامبەر چێ دەکرێت بەرامبەر مەخلوقێک دەکرێت تاوانێک بەرامبەر خالق بکریان بەرامبەر مەخلوق بکرێت کامیان گەورەترە خوایەک تۆی دروست کرد لە نەبوونەوە تۆی هێنایە وجود ئێستا تۆ بێباوەڕ بی پێی دەزانین چ تاوانێکە ئەگەر ئەمڕۆ هەر یەکێک لە خەڵکی کەسێک بێت سیارەیەکی ئاخر مۆدێلی پێ بدە تا قیامەت لە بیری دەچێت هەر مەمنونی نییە ئەوە هەدیە بۆ تۆم سیارەیە وایە نا زۆر باشە ئەی ئەگەر پێویستیت بە کلیەیەک بێت و کەسێک بێت تەبەڕوعی کلیەکەی خۆی بکا بۆ تۆ لە بیری دەچێتەوە ئەم چاکەیە کلیەکی داوە بە تۆ وانە کلیەکی داوە ئەی خوای گەورە خۆتی هەموو پێتدا خۆت تۆی دروست کردووە تۆ باشتری یان لەندگرۆزێک چاکترە کامل تۆ مهمتری گەورەتری یا تەنها تاکە کلیەیەک بۆ تۆ نعمەت و چاکەی خەڵکت لە یادا بەڵام گەورەترین نعمەتی خوات لە یاد نییە کە خوا تۆی خەلق کرد خەلق ئێستا تۆ بڵێن باوەڕم پێی نییە بۆیە گەورەترین تاوان عەلە الإطلاق کوفر بەڵام لە دید و بۆچوونی خەڵکدا زۆر وای لێ هاتووە لەم سەردەمەدا کوفر تاوان نییە خەڵک ئازادە تاوان نییە پیاوی چاکە زۆر پیاوی چاکە بەخوا بەس چیە باوەڕی بەخوا نییە سوبحان الله کام پیاوی چاک چۆن پیاوی چاکە کە باوەڕی بە خالقی ئەرز و ئاسمانە بێ ئەو خوای دروستی کردووە باوەڕی پێی نەبێ ئێستا بە پیاوی چاک دابدرێت بۆی تێبگەن براکانم فەلا کەبیرەتە فەوق الکوفری هیچ تاوانێک لە سەروی کوفرەوە نییە